لە پاش گەڕانەوەی نەوشیروان موستەفا بۆ هەرێمی کوردستان، ڕۆژ بە ڕۆژ قسەکردن لەسەر ئیمزاکردنی ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر دەبێت و کاردانەوەی جیاوازی لێکەوتوتەوە. ڕۆژانەش پۆل پۆل سەرکردە و کادرانی پێشکەوت و یەکێتی سەردانی نەوشیروان موستەفا دەکەن. تا ئێستاش لە کۆی 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم تەنها لایەنێک تا ئێستا سەردانی نەوشیروان موستەفای نەکردووە، ئەویش پارتی دیموکراتی کوردستانە کە پێدەچێت سەردانی نەکردنەکەی بگەڕێتەوە بۆ کێشەکانی هەرێم و ئەو ناکۆکیانەی کە لە نێوان ئەو دوو لایەنەدا هەیە، بەتایبەت دوای کێشەی سەرۆکایەتی هەرێم و ناکۆکیەکانی تایبەت بە پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان لە ساڵی ڕابردوودا. جگە لە سەردانی نەکردنی پارتی بۆ لای نەوشیروان موستەفا، سەردانیکردنی زۆربەی سەرکردایەتی و مەکتەب سیاسیەکێتی بۆ لای ناوبراو بووەتە جێی باسی بەشێک لە ناوەندە میدیایەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە چاودێرانی سیاسی، بەوەی کە هەرە سەرکردە دیارەکانی یەکێتی سەردانی ناوبراویان کردووە کە خۆی دەبینێتەوە لە جێگرانی سکرتێری گشتی یەکێتی کۆسڕەت ڕەسوڵ و بەرهەم ساڵح، هەروەها هێرۆ ئیبراهیم ئەحمەد. ئەمە جگە لەوەی کە زۆربەی سەرکردە سەربازیە دیارەکانی یەکێتی سەردانی ناوبراویان کردووە و تەنانەت بەشێک لە سەرکردایەتی و حیزبەش چوونەتە لای نەوشیروان موستەفا و سەردانیان کردووە و تەنها چەند مەکتەب سیاسیەکی کەم ماون سەردانی ناوبراویان نەکردووە کە ئەوانیش زیاتر ئەوانن بەڕوونی سەر بە هیچ کام لە باڵەکانی یەکێتی نین. لە ناو ڕێخستنەکانی یەکێتی و گۆڕاندا قسەی ئەوە هەیە کە ئەو سەرکردانە یەکێتی کە تا ئێستا نەچوونەتە لای نەوشیروان لەوانن کە ڕەنگە بە ڕێکەوتنی ئەم دوولایەنە دڵخۆش نەبن و بەرژەوەندی لەم نزیکبوونەوەیەدا نەبینن. هەر بۆیە لەلایەن هەندێک کادری یەکێتی و گۆڕانەوە بۆ تۆمەتبار دەکرێن کە زیاتر نزیکن لە پارتی دیموکراتی کوردستان. هەندێکی دیکە لەلایەن گرانی ئەو دوو حزبە زیاتر دەڕۆن و دەڵێن ئەوانە هەمان ئەو سەرکردایەتیانەی یەکێتین کە کاتی خۆی و لە ساڵی 2005دا دڵخۆش بوون بە چوونەدەرەوەی نەوشیروان موستەفا لە یەکێتی و کاریگەریەکی نەرێنیان هەبووە لە پەیوەندی نێوان تاڵەبانی و نەوشیروان موستەفا و ئێستاش ئەوانە پێدەچێت خۆشحاڵ نەبن لەم نزیکبوونەوەیە. بەڵام لە بەرامبەریشدا بۆ چوونێکەیە دەڵێت ئەو سەرکردە یاخودە و کادرانەی لە ناوێکەتی نیگەرانن لە ڕێکەوتنی حزبەکەیان و گۆڕان لەوە نیگەرانن کە ڕەنگە ئەم ڕێکەوتنە دژی پارتی بێت و بچێتە خزمەت بزوتنەوەی گۆڕانەوە و بە تەنها جارێکی دیکەش هەرێم بباتەوە ناو بازنەی ناکۆکی زیاتر و سیاسەتی تۆڵە و یەکتر فەرامۆشکردن. ئەگەرچی تا ئێستا بەرپرسانی گۆڕان و یەکێتی ئەوە دووپات دەکەنەوە، ڕێکەوتنەکەیان دژی هیچ لایەنێک نییە. بەڕای هەندێک لە چاودێریش پارتی نیگەرانە لە نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان و ئەوەش بۆ ئەوە دەگێڕنەوە کە پێدەچێت هاوسەنگی هەز لە هەرێمی کوردستان بگۆڕێت و سنوورێک دابنێت بۆ باڵەدەستی پارتی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیەتی و پارتی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی یاساییشی بەدەستەوەیە. ئەمە جگە لەوەی مەلەفی نەوت و دارایی و پێشمەرگە و ناوخۆش هەر لە دەست ئەو حیزبەدایە، بەتایبەت کە باڵادەستی پارتی لە 10 ساڵی ڕابردوودا دوای ناکۆکیەکانی ناویەکێتی و دروستبوونی بزوتنەوەی گۆڕان پەیدا بوو کە یەکێتی و گۆڕان لەبەر کێبڕکێکردنی یەکتر نەپرژانە سەر ململانێکردنی سیاسی لەگەڵ پارتیدا. بەڕای چاودێران گۆڕان کە ئێستا خاوەنی 24 کورسیە و یەکێتی خاوەن 18 کورسیە لە پەرلەمانی کوردستان، لە حاڵەتی ڕێکەوتنیاندا دەتوانن فراکسیۆنێکی 42 کورسی دروست بکەن و بەشێکی پێگەستێرەکانی سەرۆکایەتیکردنی کوردستان بگێڕنەوە بۆ ئەم دوو هێزە، وەک چۆن لە ساڵی 2005 و لە کاتی یەکگرتنەوەی دوو ئیدارەی هەرێم و پێش جیابوونەوەی گۆڕان زۆربەی ئەو پۆستانە بەدەستێکێتیەوە بووە کە سەردەمانێک خۆی دەبینیەوە لە سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتی دارایی و پێشمەرگە و زۆرێکی دیکە لە وەزارەتە هەستیارەکان. ئەمە جگە لەوەی سەرۆک کۆماری عێراق و جێگری سەرۆکوەزیرانی عێراق بەدەست یەکێتیەوە بوو.